زۆری ڕووداوی هاتوچۆ لە شەقامی سەرەکی کلکەی کۆڵێن کە دەکەوێتە نێوان ڕانیە و چوارقوڕنا مەترسی لەسەر شۆفێران دروست کردووە. تەنیا لە چەند مانگی ڕابردوودا 17 ڕووداوی هاتوچۆ تیایدا ڕووی داوە، چەندین کەسیش بۆتە قوربانی. هاوڵاتیان و شۆفێران لایەنە پەیوەندیدارەکان بە خەمسار دەزانن. هۆکاری زۆری ڕووداوەکانیش بۆ خراپی دیزاینی شەقامەکە و زۆری پێچ و ڕەگلە لە شەقامەکەدا دەگەڕێنەوە. لە چوارقوڕنەوە کە دیتە ڕانیەوە هەرچەندە مرور ئاگدارکردنەوەی بۆ شۆفێران داناوە، بەڵام هەر وەک پێویست نییە. زۆرجار حادیسە دروستە بێ ئەو ئینارانەی جەزرە وەسەتیەکان دیقەتمانداوە، سیارە خۆی پێیا کێشاوە، زەرەری جاری وا هەبووە، گیانی و مادی هەبووە، سیارە وەرگەڕان هەبووە. تووشی حکومەتی بووینە نازانین ناوی بنین چی، هەموو ناوێکی لێنراوە، بەڵام بەخۆدا ناچێتەوە. خەمساردە، بێمنەتە، ئەوەی دەبینە قوربانی هاونیشتیمانیە، ئەوەی دەبێ بڕوە دەسەڵاتدارە. ڕاو شەقامە یعنی خەڵکیش عام بینیوێتی ڕەگلەی زۆرە لەو پێشی خراپی هەیە، خەڵکی زۆردا پێدادی و دەڕوات، داواکارن لە حکومەت دەستکارێکی بکات، ئەو ڕێگلانە نەیەڵێ لۆفەکەی چاکات. ئارەوەڵا ڕووداوی هاتوچۆی زۆر لێ ڕووێدا، هەم بۆ شۆفێران هەم بۆ هەوڵاتانیش تۆزێک مەترسیدارە. وتەبێژی پۆلیسی هاتوچۆی ڕاپەڕینیش دەڵێت لیژنەیەکیان پێک هێناوە بۆ هۆکار و چارەسەرکردنی زۆری ڕووداوی هاتوچۆ لەم شەقامە. داوایان کردووە ئەم شەقامە سەر لە نوێ دیزاین بکرێتەوە. ئەمە چەند هۆکارێکەیە، چ لە هۆکارەکان دەکرێت بڵێ ئەم شوێنە پێچە و ڕەگڵەیە، شوفێران لە شوێنەی پێویست بواە خێراییەکان دابەزێنن، بەڵام بەداخەوە بەشێک لە شوفێران خێراییەکان بەرز دەکەون، کەواتە پابەندین بە یاسا ڕێنمایەکانی هاتوچۆ. هۆکارێکی تر وەک بەشی ئەندازی بەڕێوەبەرایەتیمان ڕوونی کردوێتەوە، دەکرێت شەقامەکە سەر لە نوێ داوایان کرد و سەر لە نوێ دیزاین بکرێتەوە. دەکرێت بڵێ یەشێک لە هۆکاری بوونی ڕووداوەکانی هاتوچۆ لەو شوێنە دیزاینی شەقامەکەیە، داوامان کردو سەر لە نوێ دیزاین بکرێتەوە و نووسرا و ئاڕاستیلانی پەیوەندیدار کراوە. شەقامی کلکەی کۆڵێنە کە دەکەوێتە نێوان ڕانیە و چوارقوڕنا، زۆرترین ڕووداوی هاتوچۆ لەم شەقامە ڕوودەدا کە بەپێی زانیارەکانی ئێمە 3 بەرامبەری شوێنەکانی تر ڕووداوی هاتوچۆ لەم شەقامە ڕوودەدا. زیاتریش هۆکارەکەی بۆ خراپی شەقامەکە و هەروەها دیزاینی شەقامەکە و ڕەگلە و زۆری لۆفەی ئەم شەقامە و هەروەها یەکێک لە هۆکارەکانی تریش خێرایی شۆفێران دەگەڕێنەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیە.